تەنیا بە ناوی خۆی گەورە پێشەکی بە خێراتنی کەناڵی پەیامەکەم یەخوا بەخێر بێن سەر و سەرچاومان. من ناوم شاخەوان نەجیم حەبیبوڵڵایە، ناسراوم بە حاج شاخەوان. تقریبا حدودی 30 ساڵێک ئەبێ سەرقاڵی ئەم ئیشەم، ئیشی لەفکردنەوەی ماتۆڕاتی کارەبایی بەعام، زیاتر ماتۆری سنگڵ و سریفێس، هەموو جۆرە ماتۆڕێکی سنگڵ و سریفێس لەفی ئەەکەینەوە ئێمە لێرە، تعمیراتی ئەەکەین، ئیتر تعمیری بۆڵبرین و ئەو پێویستیانەی کە بۆ ماتۆڕ هەموویەتە پێشەوە خە لەلایەنی کە دروستە بێ لای ئێمە هەمووی چارەسەر ئەکرێ. ئێستاش ئەو ئیشانەی کە ئەکرێ بە تایبەتی لە پارێزگای هەڵەبجە زیاتر ئیشی ماتۆڕاتە، ماتۆڕی معمەلەکانمان هەیە و معمەلانی بە شواردەوری هەڵەبجە کە ئیش ئەەکەن، ئیشی تەولید دەکەن، ئیشی دەواژن، ئیشی ماتۆڕاتی دەواژن، ماتۆری حەقلی دەواژنەکان، ئەوانە هەمووی لای ئێمە تعمیر ئەکرێ و چارەسەر ئەکرێ و لەفەکرێتەوە. وەکو ئیشی ماڵانیش بەڕاستی ئیشی ماڵان ئێستا زیاتر ئیشی غەسالە هەیە، ئیشی غەتاس هەیە، ئیشی گسکی کارەبایی ئەم شتانە هەیە، ئەوانە ژێمە تا حەدی ئیشی تیاکەین. بەڵام ئیشی ماڵان کەم بۆتەوە بەڕاستی، ینی بە حکمی ئیشەکە بە حکمی زڕوفەکە ماتۆڕێکی ئاو مکابرایی هێنێ مەسەرەن ماتۆڕێ بە 50,000 ئەگەر بێ بسووتێ بێوی لە فیکاتەوە 25,000 تێچێ کەمتر دەسی تێچێ چاکیکە. ئەگەر وەزعەکە معاش موچەی خەڵک باش بێ و موچە هەبێ کابرا لەفی ناکات وەکسە ڕوای گۆڕێ و ماتۆڕێکی تازە ئەکرێ. بەڵام ئەگەر زڕوفێکی وەکو ئەمڕۆ کە موچە نییە و خەڵک وەزعی باش نییە، مەجبورە کابرا ئەگەر 20,000 10,000 20,000 15,000 بۆ بگەڕێتەوە لە ئیشەکە مەجبورە چاکیکە. ئیشەکانی ئەمە بریتە لەو شتانە، ئیتر ئیشی غەتاسی شەکەین بیرم نەچێ، ئیشی غەتاسیش بریتە لە ئەو غەتاسانی کە لە باخەکانە و لە مەشروعی زەراعەتەکانە ئیشەکە هەمووی بە هەموو شێوازەکانی لە سنگڵ و سریفێس لای ئێمە چا ئەکرێت و تعمیرەکرێت. قوربان ئەم ماتۆڕەکە ئەسووتێت، ئەمە ئەو سیمێکە دەریێت ئاوا پاکرێتەوە سیمەکە، دوای ئەمە عازلی پێوترێ، ئەم پلاستیکە پێوترێ عازل لە زمانی ئێمەیە، بۆی ئەبڕی هەموو خانێک ئەمانە ئەم خانانە مەجرای پێوترێ، ئەمانە هەموو مەجرایەک دانێکی بۆ ئەبڕێ، دانێک ئەچێتە سەری، دوای ئەم لەفە کە بەم شێوەیە ئەچێتە ناوی، ئابەم شێوەکەدا ئەڕزێ، یەک دانێتر ئابەم شێوە ئەڕاتە سەری، ئابەم شێوازە ئەبێ ئاوا بێتە بەو شێوازەکە چووە ژێری و ئەمش هاتە سەری کاربا ناکەوێتە سەر ئەم ماتۆڕە. ئەو عازلە بوو ئەوە بەکارێت، یەک تاڵ لەو سیمە با لەو ئاسنە کارباکەوێتە سەر ماتۆڕەکە. قوربان ئیشی لەف ئەمڕۆ ئەلحەمدوللا ینی بە هۆکاری ئەوەی کە ئەمڕۆ ئەلحەمدوللا کوردستان و عێراق کراوەیە بە هەموو جیهانە، هەموو شتێک هەیە. ساڵانی پێشوو لە گرانیەکە ینی ئەم سیمەیەکە ئێمە بەکاری هێنین، ساڵانی پێشوو لە گرانیەکە ینی نەوەدەکان ئەم سیمە هەم زۆر گران بوو، هەم کەمیش دەسەکەوت، مەجبور ینی سیمی کۆنە بەکار هاتەوە. بەس ئێستا ئەلحەمدوللیلا ئەو کۆی لە دوکانەکە دامان ناوێ ئمە هەموو جۆرە سیمێکی تازە هەیە، هەم تورکی، هەم هیندی، هەم ئێرانی، ینی ئەوەی کە شتی باش و کوالێتی بێ هەیە. ئێمەش کە لەفی ئەەکەینەوە ماتۆڕە، ئێستا ماتۆڕێکی سریفێسە، ئەمە 12 ئەسپۆنیوە، ئەمە ماتۆری معمەلە کە لە فەکرێتەوە ئەگەر کابرا خۆی بیکڕێ، ئەمە تەلەفۆنی کردەوە بۆ سلێمانی بای 18 ڕقەونیەوە ماتۆڕە، دەیەمە لای ئێمە لە فەکرێتەوە تقریبا 200,000 تێچێ، فەرقەکە زۆرە. ئیشەکەش هەروکو خۆی دەرەچی، ینی بیلادی شەریکە چی بۆ دانابێ ئێمە ئەوەی بۆ داانینەوە. هۆکاری سووتانی ماتۆڕاتیش ئەمڕۆ ینی بەداخەوە کارەبای کوردستان و کارەبای هەڵەبجە زۆر زەعیفە بەڕاستی. کارەبا هۆکارێکی زۆر سەرەکیە بۆ سووتانی ماتۆڕات. لە غەتاسیش ئەو غەتاسانی کە ئەسووتێوێتە لای ئێمە زۆربەی زۆری هەمووی زەختی زۆرێکی ئەکەوێتە سەر، ئاوی تێ ئەچێ و سووتانەکەی ئەگەڕێتەوە بۆ ئاو تێچوون. قوربان چاکەرەوەی ماتۆڕش بەڕاستی ئەم قەیرانیدارەیە زۆر تەسیری کردووە لە خەڵک بەڕاستی، ینی ئەمە ساڵانی پێشوو کە وەزعی موچە باش بوو، وەزعی خەڵک باش بوو، ئەم وەرزە وەرزی گەرمایە، ینی وەرزی چاکەرەوەی موبەریدەیە. ینی ساڵانی پێشوو ئێمە بەیانیان کە ئاهاتینە دوکان، باوەڕ بفەرموو ینی ناو دوکان و دەرەوەی دوکان پڕ بوو لە موبەریدە، ینی ڕۆژانە 20 موبەریدە بۆ 30 موبەریدەمان چاکرد. ئێستا سێرگە یەک موبەریدەش لە دوکانان نییە، ینی ڕۆژانە بەدەیان خەڵکیت پرسیارەکە لێرە کاکە موبەریدەکەم ئەو خەلەی هەیە چەندی تێچێ، هێشتا نەیهێناوە لە سەربان دای نەگرتووە، موبەریدەکەی ئیش ناکە خەمی ئەوەیەتی بزانێ چەندی تێچێ. قەیرانی دارایی هەم زەرەری بۆ خەڵکی هەیە، هەم زەرەریشی بۆ ئێمە هەیە بەڕاستی.
یعنی لایەکی تریشەوە ئێمە کارەبامان بۆ بە تیجاری پارەی کارەبامان چەند قات حکومەت پارەی کارەبامان لێ وەرەگری زەریبەمان لێ وەرەگری کرێ دوکان یعنی کرێ دوکانمان ساڵان چەندێ بوو ئێستا ینی دوو هێندە کرێ دوکانمان زیاوی کردووە لە بەرامبەری شائیش و کار نییە و قەیرانی دارایی زۆر تەسیری لەسەر ئێمە کردووە. سەبارەت بە خول و بە حەز و هیوایەتی خۆشم بەڕاستی ینی من هەر لە مناڵیە زۆر حەزم لە پیشە بوو بەڕاستی پێش کیمیابارانی هەڵەبجە لەگەڵ براگەورەکەم و براکانی ترمە ئەو کاتە ئیشی ترمانە کرد براکانم ئیشی دوکانی لە حیم و ئەم شتانەمان هەبوو لە هەڵەبجەیە دوای خوێندن و کاتی ئیسراحەتی خۆم کە لە خوێندن تەواوە بووین پاژنی وڕوان ئەچووم لای براکانم ئیشمە کرد ینی هەرچە من مناڵی بچووکی ماڵەوە بووم ینی من مناڵی پێنجەمم براکانم چوار برای لە خۆم گەورەتر هەیە لە دایکی خۆم لە باوکیشم برایەکترم هەیە ئەو لە من بچووکترە بەس ئەو کاری میدیایی یەکات بەڵام لە دایک و باوکی خۆم ئێمە چوار برابووین مە لە هەمویان بچووکتر بووم بەڵام من زیاتر زۆر حەزم خولیان بە ئیشی سەنعات و بە پیشە هەبوو پاش ئەوەی کە چوینە ئێران خوێندن نەما و دابڕین لە خوێندن ئیتر دەستمان کرد بە ئیشی پیشە و تا ساڵی 93 گەڕاینەوە بۆ هەڵەبجە ئیتر لە دوای 93 و کاتینەوە بۆ هەڵەبجە من خەریکە میشەم ینی ئەوە قاڵ بوومەتەوە لە ئیشەکە بەڕاستی ینی بەیانیان سعات 6 ویم بۆ دوکان ینی ئەگەر سوفە بکا بڵین سعات 7 بێم بۆ دوکان بەلام بۆ زۆر ناخۆش ینی حەز ناکەم حەز دەکەم ساعت 7 لە دوکانە بم بەڕاستی ئەلحەمدولیلا ینی ئەوەنەی کە خوای گەورەش توانایی دابێ و عەقڵ و سەلیقەی پێدابین ئیشێکمان کردووە بۆ خەڵک کە ئیشاڵڵا خەڵک ڕازی بێ بەڵامی تر خەڵکیش هەیە ینی هەر گلەیی بەشی خۆی هەیە لێرەشەوە لە کەناڵەکەی جەنابتانەوە هەر بە فرسەتی وەرەگرم تەمەنمان هەڵکشاوە بەرەوسەرەوە ڕواگەر شتێکمان کردبێ ینی دڵی مشتریەک هاوشارەیەکمان یێشاند بێ کاتێک بەڕاستی ئەمە زۆر ماندووە بین ئیشەکەمان ئیشی مێشکمان زۆر مانوو عەسابمان مانوو ئەبێ لێرە ئەگەر قسەیەکمان کردبێ لەگەڵ هاوشاریەکە لەگەڵ مشتریەکە ئیشێکمان بۆ کردبێ بەدڵی نەبوو بێ داوای گەرنازاییەکەین لە هەموو ئەو خۆشەویستانەی کە هاتوونەتە ناو دوکانەکەی ئەمە و ڕۆژێک ئیشێکمان بۆ کردوون.